لەمە دووە دەبێتە چاوگوێی ترەمپ لە عێراق. ئەرکەکەی تۆمبارەك لە عێراق چی دەبێت و لێکەوتەکانی چی؟ بەڕەچەڵەک لوبنانیە و بەرهێنێکی خانوبەرە بوو، بەڵام دواتر هاتە ناو سیاسەتەوە. ئێستاش باڵیۆزی ئەمریکا لە تورکیا و نێردەی تایبەتی دۆناڵد ترەمپیشە بۆ سووریا و عێراق. نێردە تایبەتیەکەی ترەمپ لە ساڵی 1947 لە ئەمریکا لەدایک بووە، ڕەچەڵەکی دەگەڕێتەوە بۆ لوبنان و خێزانەکەی 126 ساڵ لەمەوبەر کۆچیان کردووە بۆ ئەمریکا. سەرەتایی تێکەڵبوونی لە کاری سیاسی بۆ ساڵی 1972 دەگەڕێتەوە. ئەو کاتەی وەک پارێزەر لە کۆمپانیا یاسایەکەی هێربەرت کامبۆکی پارێزەری تایبەتی ڕیچارد نیکسنی سەرۆکیەوکاتی ئەمریکا کاری دەکرد، تا لە ساڵی 1982 پۆستی جێگری بریکاری وەزارەتی ناوخۆی ئەمریکای لە ئیدارەکەی ڕۆناڵد ڕێگنی سەرۆکیەوکاتی ئەمریکا وەرگرت. تۆمبارەك زیاتر لە 40 ساڵە بۆتە دۆستێکی نزیکی ترەمپ و چەندین کاری بازرگانیان پێکەوە کردووە. لە ساڵی 2016دا سەرپەرشتی هەڵمەتی بانگەشی هەڵبژاردنی ترەمپی کردووە بۆ سەرۆکایەتی ئەمریکا و دواتریش بۆتە ڕاوێژکاری ترەمپ لە کابینەی دووەمی ترەمپیشدا، بۆتە باڵێۆزی ئەمریکا لە تورکیا، نێردەی تایبەتی ترەمپ لە سووریا و ئێستاش لە عێراق. ئەوەی جێگەی سەرنجە هەڵوێست و لێدوانەکانی پێشی تۆمبارەکە سەبارەت بە عێراق و هەرێمی کوردستانیش. بۆ پێی بە ئاشکرا دەیوت سیستمی فیدراڵی لە ناوچەکەدا سەرکەوتوو نەبووە و لە مۆدووە کاری لەسەر ناکەن. بۆ پێی تریلیۆنان دۆلاریان سەرف کردووە و چەندین قوربانیان داوە، بەڵام لە هیچیاندا سەرکەوتوو نەبوو. سەکانی باراک لێکدانەوەی ئەوەیان بۆ دەکرێت و بۆتە جێگەی پرسیار ئاخۆ هیچ مەترسێک لەسەر خەواری هەرێمی کوردستان دروست دەبێت؟ وەڵامەکەی تا ڕادێک نەخێرە. بەو پێی پاڵپشت بە دەستوری عێراق وەک وڵاتێکی فیدراڵی ناسێنراوە و هەرێمی کوردستانیش بە پێی مادەی 117 دەستور وەک هەرێمیشی فیدراڵی دانی پیادانراوە و جێگیر کراوە. بۆی ئەگەر باراک بێوێت هەوڵی گۆڕانکاری بدات و فیدراڵیەت نەهێڵێت، دەستوری عێراق ڕێگری لێ دەکات، تەنها ئەگەرێک کەما بێتەوە دەستکاریکردنی دەستوری عێراقە. ئەگەر دەستور گۆڕانکاری تێدا بکرێت و دەسەڵاتەکانی عێراق بکات بە مەرکەزی، ئەوە هەموو شتێکی هەرێمی کوردستان دەگەڕێنێتەوە بۆ عێراق و بە بڕوای چاودێرانیش. ئەم ئەگەریان نزیکە لە مەحاڵ، چونکە بە پێی مادەی 126 دەستوری عێراقی دەتوانرێت دەستور هەموار بکرێتەوە، بەڵام پرۆسێکی ئاڵۆزە. بەو پێی دەبێت پرۆژە یاساکە لەلایەن سەرۆکۆمار و ئەنجومەنی وەزیرانەوە بە هاوبەشی یان لەلایەن پێنجێکی پەرلەمانتارانەوە پێشکەش بکرێت، دواتریش زۆرینی ڕەهای پەرلەمانتاران دەنگی لەسەر بدەن، دواتریش لە 30 ڕۆژدا ڕیفراندۆمێک بکرێت و زۆرینەی خەڵکی عێراقیش دەنگی پێ بدەن. ئەگەر هاتووە مانگاوانەش هەمووی کرا، ئەوە هەر مەحاڵە دەستورەکە هەموار بکرێت، چونکە بە پێی مادەی 126 دەستوری ئێستا نابێت دەستوری نوێ لە 3 پارێزگایان زیاتر ڕەت بکرێتەوە. بە پێی بڕگەی 4ەمی هەمان مادەش نابێت دەستوری نوێ دەسەڵاتی هەرێمەکان کەم بکاتەوە مەگەر بە ڕەزامەندی دەسەڵاتدارانی ئەو هەرێمانە بێت. ناشبێت دەستوری نوێ دەستکاری ئەو مادانە بکات کە سیستمی دیموکراسی و فیدراڵی و ماف و ئازادیە بنەڕەتەکانی تێدایە. هەر بۆیە هەموو ئەمانە ئەومان پێ دەڵێت پاڵپشت بە دەستوری عێراق هەموو ئەوەگەرانی باز لە هەڵوەشانەوە یان کەمکردنەوەی دەسەڵاتی هەرێم دەکەن نزیکن لە مەحاڵ و نێردەکەی ترەمپیش بە هەر جۆرێک ئەگەر هەوڵێکی لەو شێوەیە بدات دەستور ڕێگری لێ دەکات.